شەیتان ئاگر دەکاتەوە منیش میز پێدا دەکەم شوفێر بادەداتەوە بێش پیاسەی پیا دەکەم لە پر سایەق فنکە فنگ نێرە وەک دەگریێ فشەفشت تەریق بۆوە کوڕم هەستە لێدەگریێ ئێستاش نەچووە بچێ مەسروفیشت عایدی خۆم پارە بەکەش بۆ تووە پارە چییە کوڕی خۆم ئەلیکترۆنیات دەکڕی وەرە بابی دێنێت جەو ئەها جەویش خلاص بوو سەرخۆش بوومە دوێنە شەو جارێکی تر نەکەی موبایل بدێ خەڵکی تا سوکاتیت پێ نەکەن بۆ پێدانی دمکی منە و کچەم خۆش دەوێت خۆجنەی پێمەدا کوڕم یارە لەپێر چاو نەشعی خۆشم پێدەدا لولە لولە وەی وەی لو تەجمیلە تولە تولە ئەی شتە وەردیلا من بێدەنگ دەمت بزانم خیرتت دبای چەندی لەسەر لاتت بستەگنەوەی هاتی وتە ئالەنی ئەی هاوڕەکەم چۆن لێیان قبوڵ دەکەی کاکە بۆیە قسم نەکرد بزانم بێ من چ دەکەی ئینجا زانیم بەس حەرەکەی تەبیعەتی سمۆرەی پێر زەکلکدانێن لە بن پێیان باز دەکەی جارێک دەژی بە مەردی بمرە تا تەمەن مایە ئایبەت ڕادەمان چا خوێنی کوردت تێدایە کەینا بیری لێمەکە ئاوی بووە تازە چوە ئەوش بزانە دێنە سوڕقەت ئاگری نەبووە ڕاپە شوت شاپە ڕاست و چەپە زەڕبەی خراپە مراوەغە بە پێپەتی ڕوتون قوتی زۆر بەجددی بووینە قاحپە ئەوە ڕاپە شوت شاپە ڕاست و چەپە زەڕبەی خراپە مراوەغە بە پێپەتی ڕوتون قوتی زۆر بەجددی بووینە قاحپە